سەبارەت بە ساڵیادی دامەزرانی کۆمەڵەکەتان چیتان هەلە و ساڵیانە چیتان پێشکەش بۆ گەنجانەکە؟ زۆر سپاس بە خێراتتان دەکەن ئەمەکو کۆمەڵی دۆسایەتی کوردستان ئەڵمانە لە ماوەی 2 ساڵ دروستبوونی کۆمەڵەکەمان تاکەسا جۆرا و جۆر چالاکیمان کرد و لە هەموو سێکتەرە جیاوازەکان توانیمانە ببین بە پرتێک لە نێوان هەرێمی کوردستان و دەرەوە بەتایبەت لە بواری پەروەردە لە بواری ڕۆشنبیری لە بواری کەلتور لە بواری تەندروستی ئەمە ئیشمان کردەوە و بەردەوامیش دەبین. باشە دکتۆر سەبارەت بۆی ئێوە کۆمەڵەیەکم بۆ پاراستنی و گەنجانەیە کە کۆز دەکەن لە بواری پەروەردەی ئەوانەی باس کرد ئێوە چی دەکەم بۆوانێک کە ساڵانێکە لەوێن و تا ئێستا هیچ مافێکی نیشت جبوونیان پێ نەدراوە؟ ئێمە کۆنتاکێکی پەیوەندێکی باشمانێ لەگە دامودەستگاکان لە ئەڵمانیا و زۆر جار گفتوگۆمان کردەوەی کە هاوکار و کار ئاسانیان بکەن ئەوانیش بەپێی ڕێنمایەکانی خۆیان لەبەرەوەی لە وڵاتی ئەڵمانیا قانونێکی قانونی یاسایەکە یاسای کۆچبەران لەسەر ئەو یاسایانەوانش دەکەن بەس بە تاکید ئێمە زۆر جار دووبارە لەگەرمان باسکردنەوە کە بتوانن هاوکاری بکەن و کار ئاسانیان بۆ بکەن جارە بۆ کێسە بۆ بەداچوونەوەی پێکراوە چاویان بە کێسەکان داخشاندێتەوە ئەوەندی ئێمە توانیمان هاوکارمان کردوونە بە تاکیدی لە کاتی ئاوارەشبوونە لە 2016 هەوڵماندا وەکو کۆمەڵە چەند شوێنێک دابینکەین خواردنیان بۆ دابینکەین بۆ ئەوانەی کە بە لێشاو دەڕۆیشتن بۆ ئەوروپا بە تایبەتیش ئەڵمانیا. باشە ئێستاش دکتۆر لێرە و لەوێ دەبینین نزیک و دوور کە ئاگامان لێیە بەشێک لە کۆچبەران زوو یەختێشی کۆچبەران دەکەوێتە نێو ئاوە یاخود دەگیرێن لەسەر سنوورەکان ئێوە چی دەکەم بۆ ئەوانەی بۆ ئەو جانی ئەو کۆچبەران سەلامەت بن؟ ئێمە وەکو کۆمەڵە ئێستا پرۆژەیەکمان ڕاگەان پرۆژەیەکی خزمەتگوزاری ڕاوێژکاری ئەو پرۆژە لەو پرۆژە دوو شتی تێدایە مجموعە سێکتەرێکە بە لەو مجموعە سێکتەرە دوو شتی تایە کە تایبەت بە کۆچی گەنجە یەک هۆشیارکردنەوە لە کۆچی نایاسایی دوو ڕێنماییکردنی ئەو گەنجانەی کە دانێ بە یاسایی بڕۆن ئێمە بۆیان ڕوون دەکەینەوە پێیان بۆ شێوازە باشە ئێوە بڕۆن بۆ خوێندن بێ بۆ ئیش بێ بە شتێکی بە ئەوەی بەڕێگای نایاسایش هۆشیارن دەکەن کە ڕۆژانە خەڵک دەخن کە ڕۆژانە خەڵک دەمرێت لەو ئەو سنوورانە ئێمە هەوڵ دەدەین کەمیکەینەوە لە ڕێگای ئەو پرۆژەی خۆمانەوە. توێژانیز ئامارێکتان لەبەردەستدا ئەم ساڵەکە چەند کەس گیان لێدەستداوە لەو ڕێگە نایاسانە یاخود با بڵێن چەند کەس دەستگیر کراون؟ بەڕاستی وەکو مردن وەکو جیران نەخە لەبەرەوەی ئەوەی کە لە کوردستانە زۆر جارێ ئێمە دەیزانین کە جیراوە بەس عایلەکەیان خێزانەکەی باسی ناکە لە بە هەر سەبەبێ بێت بەس بە تاکید خەڵکێک ژیراوە و خەڵکیشەیە مردووە لەناو ئاوەکان و لە ڕێگای تریش لە ڕێگای سنوورەکان. زۆر باشە هیچ کەیسێکتان لە بەردەستدایە بۆی کۆچەوە لە ڕێگای نێوان سنوورەکان گیرا بێت لە ژێر ئەشکەنجەدا گیان لێدەستدا بێت ئەو جۆرە کەیسانە هیچ لە ئارادایە؟ نەخێر ئێمە هیچ جۆرە شتێکی وامانەوەی بەڵێ بینیمانە خەڵک گیراوە لە سجن بووە بەس وەکوەوەی ئەشکەنجە درابی لە ژێر ئەشکەنجە مردبێت نەخێر تا ئێستا شتێکی وامان نەزانیوە لەبەرەوەی بە تایبەت ئەو سەرسنوور لە سنووری رووسیا یان یۆنانە یان پۆڵەندایە هیچ جۆرە ئامارێکی وامان لە بەدەست نییە.